قيادك بجرك بو قيادك خوينا ناو جرقي شرابو قيادك لسر ملتي نخوار ملتك بوي شونا ملتك شون دفاعي ليك شون شري لسرك شون طوقي بو اشكينيا شون شهيدي بو اداء اگر ملتي لفش بو ناكبي اگر ملتي شو لجهتك برستر شكاتي ليكرديت بزانه دورابي كنوتواني وا پێشەنگی و پێشەوایەتی میلەتەکەی خۆ بکەیت. پێغەمبەری خوا ئەم کەسایەتی و شەخسیەتە بوو هەرچی لە گیرفانی خۆیان بوایە نێهێشتەوە، ئەی بەخشی بە سەحابەکان، ئەی بەخشی بە دەوروبەری خۆی، ئەی بەخشی بە فەقیر و نەدار و بێوەژن. پێغەمبەری خوا خومسی هەبوو لە هەموو دەستکەوتێکا لە ساعت پێنجی لە ساعت بیستی بۆ پێغەمبەری خوا بوویەواتە لێک لەسەر پێنج، بەڵام هیچی بۆ خۆی لا نادا. ثم لا تجدوني بخيلا قد نابين پێغەمبەرەکەتان ڕژ بێ بۆیە لە قیامەتە بەشی هەمومانەکا و هەمومانەچینە خزمەتی لەسەر کەوسەرەکەی خۆی ئاوەکا بەدەمی هەمومانەوە. ئەبێ ئەمە نیشانە و علامەتی سەرکردە بێ. خاڵی دووەم ثم لا تجدوني چی؟ بخيلا ولا جبانا. قد پێغەمبەرەکەشتان نابینن ترسنۆک بێ. الله هەر لە خۆتەوە سبحان الله ئینسانی بەغیرەتە خۆشەوێ لە هەر شوێنێکە شۆڕشێک هەڵەگرسێ کۆمەڵێ گەنج کۆمەڵێ خەڵک پێی هەڵەسن کۆمەڵێ خەڵکی فیداکار هەر لە خۆیەوە خەڵک باقسشیان لەسەرکە لە دڵەوە خەڵک خۆشەوی. ئینسان لە دڵەوە حەزی لە ئینسانی ترسنۆک نییە. هەر شۆڕشێک ئینسانی بەغیرەتی تیابێ ئەبێ بە ڕەمز بۆ ئەو خەڵکە دوای خۆی. ئەڵێن ئێمە مامەڕیشەمان هەیە، ئەڵێن ئێمە پیاوی بەغیرەتمان هەیە لە ناو کوردەواریە کە کاتی خۆی شۆڕشی کردووە، بەڵام بە ئیماندارانە ئێستا کێنەشی لەگەڵا بێشانازیان پێواکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێغەمبەرەکەتان نابینن ترسنۆک بێ، واتە پێشەوە ئەبێ لە پێشەوەی جەنگ بێ، لە پێشەوە بێ قیادە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو شەخسیەتانە بوو کە دایما لە پێشی شەڕاستیە خستە پێشەوە. بڕای کوڕی عازب ئەفەرمێ لە کاتێکە چین بۆ حونەین چین بۆ سەقیف ئەفەرمێ ئێمە بەیانی زوو بوو لە مەکەوە بەڕێکەوتە بووین بۆ تائیف، ئەوە ئەڕۆیشتین بێخەم بچین تائیفی ڕزگارکەین. ئاگامان لە خۆمان نییە کەوتینە ناو بینی دوو شاخەوە، دووڕیانێ بۆ ڕێگەیە بوو ئیلا ئەبوایە بۆ ڕێگەیە ئێمەش بێخەم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر باجیرێ بوو، باجیر بەغل توانای ڕایکردنی نییە، توانای خۆشاردنەوەی نییە. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێشەوە بوو، سەحابەکان بە دەوریە وەختێک مانزانی بەو بەیانیە ئاگامان لێ نییە کەمینیان بۆ داناوین، هەرچووینە بینی دوو شاخەوە وەکو چۆن کول لە ئەبارێ ئاوا تیرباری بەسەرمانە. خەڵکی تائیفیش هەر ئەمووی دەستڕەقاس و خەڵکێکی قەناز بوون. فەرمێ وەختێک مانزانی تیربارانیان کردین نەتەزانی تیر لەکوێوە بۆ دێ. هەرچی سەحابە بوو لە نزیکی پێغەمبەری خوا ڕای کرد چەند کەسێکی کەمی بەدەستەوە مایەوە. ئەبوو سوفیان ئەڵێ دابەزیم لە تاوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاوی باجیرەکەیدا ئەچووە پێشەوە، سەحابە هەموو ڕایە کرد پێغەمبەری خوا ئەچووە پێشەوە بۆ ناو کێشەکە. فەرمێ ئاوا حەسریان کردین هەر چوار دەورمان گیرا. فەرمێ منیش لەو کاتەیە جڵەوی حشرەکەم کرد، جڵەوی بەغڵەکەم گرتبوو نەمەهێشت. پێغەمبەری خوا لەوە زیاتر ئیقدامکانەوە بە شتێکی لێبێ. خەڵکی قیادی لەم کاتەیە خۆی شارێتەوە. ترسنۆک سەری خۆی کزەکە با کەس نەیناسێ، بە حیمایەکانە لە چوار دەورم بن، سیارە درعەکەم بۆ بێنن. فەرمێ پێغەمبەری خوا پڕتاوێیات. ئەوەمان بەغیرەت بوایە لە پشتی پێغەمبەری خوایە خۆی شاردەوە، ئەوەمان بەغیرەت بوایە لە دەوری پێغەمبەری خواوە ئەمایەوە صلی الله علیه وسلم. اینجای فەرمووم ئەنە النەبی لا کەذب ئەنە ابن عەبد المطەلیب، من پێغەمبەرم درۆ ناکەم، من کوڕی عەبد المطەلیبم. لەناو ئەو جملەیە هاوارێکی دێ من پێغەمبەرم. ئەگەر تیرتان هەیە بۆ منی بهاوێژن، من ئەوەم، من ئەو سەرم کە بەدوایە ئاگەڕێ. الله سەرکردە ئەبێ ئاوا بێ، قیادە ئەبێ ئاوا بێ.
ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شانازی بە سەرکردایەتیەوە کات لەبەرەوە سەرکردەکان هەیە و سەرگردەکان هەیە. پێغەمبەری خوا لەم دۆڵەیە بە دوای شاخ و بە دوای گردۆلکەیانە ئەگەڕا خۆی تیا بشارێتەوە، نەخێر ئالێرانەیە بە سوار باگیرێکەوە ڕاناکات ئەفەرمێت من پێغەمبەرم. ئەبوو سوفیان ئەڵێ وەڵڵاهی وتم ئەم جەیشەوا شکاوە هەتا بەحری ئەحمەر ناوەستێتەوە. پێغەمبەری خوا فەرمی ئادەی عەباس ئادەی بانگێکم بۆ بکە. فەرمێ بانگی کرد فەرمی جەماعەتی ئەنسار، کورە جەماعەتی مهاجرین، کورە جەماعەتی ئەصحابی شەجەرە، کورە وەرن پێغەمبەری خوا لە پێشەوەی وەرنەوە. ئەفەرمێ ئەسپ و حوشترەکان لەگەڵیانە نەهاتنەوە، بارەکانیان دائەگرتوویان کرد بە کۆڵی خۆیانە ڕێیان کردو بەلای پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم. ئاها قیادەکە بە جەرگ بوو، ئاها قیادەکە خۆی لەناو جەرگەی شەڕا بوو، ئاها قیادەکە لەسەر میلەتی نەخوارد. میلەتەکەی بۆی چۆنە، میلەتەکەی چۆن دیفاعی لێەکە، چۆن شەڕی لەسەرەکە، چۆن تەڵقی بۆ ئەشکێنێ، چۆن شەهیدی بۆ ئەدا. ئەگەر میلەتی لە پشت بوو ناکەویت، ئەگەر میلەتی شوو لە جیهەتێکی بەرزتر شکاتی لێ کردیت ئەو کاتە ئیستیقالەی خۆ بەدەستی خۆ بنووسە. بزانە دۆڕاویت کە نەوتوانیوە پێشەنگی و پێشەوایەتی میلەتەکەی خۆ بکەیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم دوو سفەتە جوانە پێغەمبەری سەرکردە پێغەمبەری بەغیرەت فەرموون نابینن من ترسنۆک بم، سنگی لە پێشی هەمویانەوە بوو.